گروپی شەقام ئەمڕۆ هاتوونەتە سەر جادە داوای هەڵوەشانەوەی ئەو پارانەکەین هەریەک لە ئاو لە مۆلیدە و لە کۆمپانیایەکی وەهمی بە ناوی خاوێن کە پارە وەرەگرن لە خەڵک گیرفانی خەڵکە بڕن و جادە و شاریعەکانیشمان پاک ناکەنەوە ئەوە حاڵی کۆڵانەکانە ئەوە حاڵی مەدرسەکانە ئەوە حاڵی بەردەم دایرەکانە کەرکووک لە زبڵا غەرق بوون کە وەزعی شاری کەرکووک بۆ گەیشتوتە ئەم ڕادەیە ڕاستە قسەکان هەمووی ڕاستە ئێمە وەکو شارەوانی درکیپیانین و ئێمە ساڵی پاریش لەگەڵ جەنابتانە مؤتەمەرێکی کەمان کرد کە ئەم واقعەمان باس کرد ئەگەر ئەو برادرانی کە ئەو کاتە مەوجود بوون باسمان کرد وتمان ئەم ڕۆژە دێت ئەگەر کێشەکان چارەسەر نەکرێت بەڵام بەڕاستی کێشەکان قولتر بووە چارەسەریش نەکرا لە بەردەمێتی ئەگەر ئەم مەوزوعی هەڵگرتنی خۆڵ و خاشاک چارەسەر نەکرێت ئەبێتە کاریسەیەکی سیحی و بڵاوبوونەوەی نەخۆشیێکی زۆر لە کەرکووکە ئێمە ئێستا لە دوای ئەوەی کە وەک بە جەنابتانم باس کرد لە دوای ئەوەی کە لە پارێزگاوە بوو ئەوەی کۆمپانیەکەی خالشنکی لە دوای شەڕی داعش و هاتنی داعش و دابەزینی پارەی نەوت و ناتوانایی حکومەت و عیدزی حکومەت پارەکان ڕۆژ بە ڕۆژ کەمەوەکرا ڕۆژ بە ڕۆژ کەمەوەکرا لە 2010 بە تەواوەتی بڕا بە تەواوەتی بڕا لە مالیەوە من حەیەکمان بوو ئاهات تقریبا 300 ملیۆن بوو لە ئەم ساڵەوە لە بیدایەتی ساڵەوە مالیە و من حەیی کردو بە 187 ملیۆن بە 187 ملیۆن دینار ئیشی 12 ملیۆن دینار ناکرێ ئیشی 12 میلیارد دینار ناکرێ مانگانە 900,000 دلار ئەکاتە ملیارێ بە 187 ملیۆن ئیشی ملیارێ ناکرێ سەرۆک شارەوانی هەوڵێک و توانایەکی زۆریدا ئەمە وەکو شارەوانی کەرکووک لە ڕێی یاساکانەوە تەنها یەک پارەمان هەیە کە وەری ئەگرین لەگەڵ کرێی ئاوە لەگەڵ وەستی ئاوە ئەویش دوو مانگە دەستمان پێ کردوتە تەفعیلمان کردوتە وەرئەگیریە ئێمە تەنها ئوجوری تەنزیفات لەگەڵ ئاوە وەرئەگرین کە ئوجوری تەنزیفات بەپێی بڕیارێکی مەدرسەکەدە سەورەی کۆنا تا ئێستا ئەکتیڤە ئەو بڕیارە لەو غۆ نەکراوە بەنسبەتی پارەی مۆلیدەکانەوە ئەوە ڕەبتی بە شارەوانی نێبرایەن ئێمە چەندها جا ئاماژەمان بۆ مۆزوع کردووە بە بڕیارێکی مەجلیسی محافەزە کاتی خۆی ئەو پارە لە محافەزەوە دانراوە لە محافەزە وەرئەگیرێ و بەس بۆ تەنزیفاتی سەرف ناکرێت بۆ چەند بەرگەیەکی کە سەرفەکرێ